بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر خۆشحاڵم کە لە دووەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز لەگەڵ هاوکارانی خۆشەویستم لە کامێرە و پشتی کامێرە دێنەوە خزمەت. هیوادارم کە ئەتا کۆتایی بەرنامە لەگەڵما بنجارێکی دیکە جەژنی ڕەمەزانی پیرۆز لە ئێوەی بەڕێز و خۆشەویست لە ئێوەی بینەری کەناڵی ئاسمانی پەیام پیرۆزەکەین. هیوادارم کە هەموو کات و سات و هەموو چرکەیەکی ژیانتان پڕ بێ لە خۆشی و ئاسوودەی و بەختەوەری. ئینشەڵڵا هەموو کات و ساتێکتان جەژن بێ، هەموو کات و ساتێکدان پڕ بێت لە بەختەوەری و ئاسوودەیی و شادی. ئەمڕۆژ هاوشێوەی ڕۆژی یەکەمی جەژنی ڕەمەزانی پیرۆز لەگەڵ هاوکارانی خۆشەویستم لە خزمەتتانین. چەندین پرسیارمان بۆ ئێوە بەڕێز و خۆشەویست ئامادە کردووە لە ڕێگەی شاشەی پەیامەوە توانن پیرۆزبایەکانی خۆتان ڕاستەوخۆ بگەێن بە دۆستان و خۆشەویستان و ئازیزانتان. هاوکات وەڵامی پرسیارەکانی ئێمەش بدەنەوە لە کۆتاییشە ئەو بەڕێزانەی کە وەڵامەکانیان دروستە بێ دەبنە خاوەنی خەڵات. پەیوەندەکان پاشکەمێکتر پەیوەندەکان وەرەگرین بۆ ئەوەی کە بزانین ئەمڕۆژ هەوڵەدەین زۆرترین پەیوەندی وەربگرین تا ئەوەی کە بەڕێزێک چانسی هەبێ و بێتە خاوەنی خەڵاتی بەرنامە. خۆشەویستانم ئەمڕۆژ چەند پرسیارێکمان بۆی بەڕێز و خۆشەویست حازر کردووە کە هیوادارم بتوانن وەڵامی ڕاستمان پێ بڵێن. پێنج پرسیار بۆی بەڕێز و خۆشەویست ئامادەیە کە بە دڵنیاییەوە وەڵامەکانیان هێندەش زەحمەت و قورس نابن کە لەسەر ئێوە ینی زۆر قورس نابن. گە پەیوەندی ئامادە بێ پەیوەندەکان لە ئێستاوە وەرەگرین. ساراخان لە هەولێر. ساراخان سڵای خوای گەورە لێبێ. ساراخان السلام علیکم. وعليك السلام ورحمة الله. ساراخان سپاس خۆشی بەرنامەکەتان لە دەکەم، جەژنە پیرۆزتان لە دەکەم. سپاس ساراخان، جەژنی تۆ و خانەوادە و هاوڕێیان و دۆستانت پیرۆز ئینشەڵڵا هەموو کاتێک پڕ بێت لە جەژن و خۆشی. زۆر سپاس. ساراخان چیت هەیە لە جەژنە؟ چ پەیامێک هەیە لە جەژنە؟ جەژنە پیرۆزی ئارەستەی کەسم کارمەندان کەسم هاوڕێیانە و بەڵێ. بەڵێ ڕۆژی دووەمی جەژن چۆن بەڕێکرد ساراخان؟ لە هەولێر جەژن چۆن بەڕێوە چوو؟ وڵات جەژنێکی زۆر خۆش بوو. بەڵێ یعنی جەژنێکی گەرم و گوڕ بوو لای ئێوە. بەڵێ دەی سپاس بخوا. ئێمە وەکو موسڵمان دوو جەژنمانەیە پێویستە بەردەوام زیندویان بکەین و پێویستە گەرم و گوڕ بین لەم جەژنانەیە. بەڵێ ساراخان، ئێمە هاوشێوەی دوێنێ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان چەند پرسیارێکمان بۆی بەڕێز و خۆشەویست ئامادە کردووە. یەکەم پرسیارمان مەلا حەسەنی قازی نازناوی شعری چییە؟ کە دیارە لەسەر شاشەش پرسیارەکە و اختیارەکانیەت. مەلا حەسەنی قازی نازناوی شعری چییە؟ نازناوی شعری کانیە یاخود شاهۆیە یان نالیە؟ هاوکاریەکم ناکەین ساراخان اختیارەکە خۆی هاوکاری تر لەوە هاوکاریەکم بۆ لادە. ئەخە ناتوانم ببوورە دانێکمان پێ بڵێ هەوڵ دەم یارمەتی بە مەستۆ دانێکمان پێ بڵێ سێ اختیارمان ناوە کانی، شاهۆ، نالی. وەڵای باش شاهۆ بێت یارمەتی بدە. شاهۆ بێ؟ بەڵێ یارمەتی نادەین. جێگیری کەم شاهۆ؟ وەڵای باش شاهۆ بێت جێگیری یەکەم. باشە؟ باشە گیان. سپاس بۆ تۆ هەمیشە لە جەژن و خۆشی بەختەوەری یابی. سپاس بۆ تۆ. پەیوەندی دواتر مەحبوبەخان لە سێمانی. مەحبوبەخان سڵاوی خوات بێ و جەژن پیرۆز هەموو کاتێکتر جەژن بێ. مەحبوبەخان بەڵێ. سلام علیکم خوشکی من. سلام علیکم کاگۆران، تۆ چۆنی باسی؟ سپاس دەکەم. جەژن لە تۆ لە خانەوادەی بەڕێزت پیرۆز بێت. زۆر سپاس دەکەم جەژنی پیرۆز بێت. زۆر سپاس. مەحبوبەخان پیرۆزبایی لە کێیەکەی لە ڕێگەی شاشەی پەیامەوە؟ وڵات پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهانەکەم و مسلمانانی هەرێمی کوردستان. ئەی لە جەژنا پەیامت بۆ دۆستان و خۆشەویستانت چییە؟ هیوادارم ئەو کەسانەی دوور یەکتریان عادت کردووە لەم جەژنا زۆر دەستەکێکی زۆرە بۆ ئاژنەوەیان. ئینشاءالله هیوادارین ئەو بەڕێزانەی کە دڵیان لە یەک عادزە، هیوادارم لەم جەژنەیە بتوانن دڵ یەک ئاش بکەنەوە و جارێکی تر دەست لە ملیەک بکەنەوە. بەڵێ مەحبوبەخان با کات زۆر لێ نەگرم بۆی پەیوەندی تریش بتوانین زۆرترین پەیوەندی وەربگرین. پرسیارەکەی مەلا حەسەنی قازی نازناوی شعری چییە؟ کانی، شاهۆ، نالی؟ وڵات کاگۆران تۆ جێ ئاسانکاریمان بۆ کە کارەبامان نییە، ئاگام لێ نییە. دووبارە یەکەمەوە مەلا حەسەنی قازی نازناوی شعری چییە؟ کانی، شاهۆ، نالی؟ یعنی باشە کاگۆران گیان؟ یعنی باشە؟ وەڵاهی نازانم تۆزە هەرسێکیان هەر باشن پیاوی چاکن. هەرسێکیان باشی پێشی. گیان؟
بەڵی نازانم نییە زانیاری لەسەری نیەداکە تا ئێستا ئەمە تۆ دووەم پەیوەندیەکەم پەیوەندی و توێتی شاهەوە تۆ هەروەکو ئەوڵی ئایگۆڕیت دەباوەکو ئەوزەکەی ناکە ئەخە خۆ مەرج نییە کاکە زۆری نەڕاز بن وەڵا نازانم دوودڵە کردم وەڵا حەزەکەی ئەوەت بۆ جێگی دەکەم دەی باشە دەست خۆش باشە گیان سپاس بۆ تۆ هەر بژیت هەمیشە لە جەژن و خۆشیاوی خوشکی عەزیزی من پەیوەندی دواتر کاک مەڕوان گیان سڵاوی خوارد لێبێ سڵاوی خۆی گەورە لە تۆ تاوای کارمەندان و هاوڕێیانە دووەم ڕۆژی جەژنتان پیرۆز بیتن سپاس دەکەین کاک مەڕوان جەژن لە تۆ و لە ماڵ و مناڵت پیرۆز دەکەین هیوادارم هەموو کاتێک و ساتێک هەر جەژن و خۆشی بێ کاک مەڕوان گیان زۆر سپاستان ئەکەم سەرکەوتوو کاک مەڕوان بەڵێ شتێکی خۆشمان بۆ باسکە لە جەژنە کاک مەڕوان وەڵڵی نازانم باسی تۆکەم بەڕاستی لەو کاتە هیچ بیرم نایەتەوە حەچی بیر نایەت وەڵڵی ناوەڵا تۆ ئەی لێرەوە پیرۆزبایی لە چێکی کاک مەڕوان بەڵێ ئێوە تاوای کارمەندان و لێ ڕێگەی تەلەڤیزیۆنەکەتانەوە پیرۆزبایی لە هەمووانە دەکەم کە پیرۆزبات تا ئێستا پیرۆزبایی جەژن لێ نەکردوونە هیوای سەرکەوتنتان بۆ خواستن وای سەرکەوتن بۆ جەنابیش تەخوازین هیوادارن هەموو کاتێک و ساتێکی هەر جەژن و خۆش بێ کاک مەڕوان گیان پرسیارەکەی ئێمە بۆ تۆی خۆشەویست کاک مەڕوان مەلا حەسەنی قازی نازناوی شعری چییە کانی شاهۆ نالی شاهۆ بێڵام شاهۆ جێگیرکەین بەڵێ دڵنیایت کاکە ئەی ناسانە بڵێ دڵنیام بەڵێ دڵنیام باشە دیان باشە جێگیریەکەین سپاس بۆ تۆ کاک مەڕوان سپاس بۆ پەیوەندەکە دەمیشار لە جەژن و خۆشیابی زۆر باشە هاوکارانی خۆشەویستم پێمەڵەن پرسیاری دووەم لە ئێستاوە دەست پێەکە کاک دڵشێر لە هەولێر کاک دڵشێر گیان سڵاوی خوارد لێبێ و جەژنێ پیرۆز بە کاک دڵشێر الو السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته زۆر سپاس پیرۆزبایی جەژن لە هەموو کارمەندان لە بەڕێزت دەکەم سپاس دەکەین کاک دڵشێرگیان هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی و خوای گەورە جەژن بکاتە مای خێر بۆ هەموو لایەک زۆر سپاس کاک دڵشێر بەڵێ هیچ شتێکی خۆش هەیەوەمان باسکەی والله ناوەڵی لەو دەمە هیچ نییە لەو دەمە هیچت لەبیر نییە جەژن لە هەولێر چۆن گوزەرا کاکی دڵشێر بەڵێ جەژن لە هەولێر چۆن گوزەرا والله لە هەولێر باش الحەمدولله ینی زۆر گەرمە لەخوا بەزیادی هیوادارم هەمیشە هەر زۆر بە گەرموگوڕی پێشوازیان لێ بکەین هیوادارم کە جەژن بێتە مای خۆشی بەختەوەری کاک دڵشێریان پرسیارەکەمان گۆڕا لە سەرەی جەناب تا بەختی جەنابەت پرسیارەکەمان زمانی فەرمی وڵاتی ئەرژەنتین چییە زمانی فەرمی وڵاتی ئەرژەنتین چییە فەڕەنسی ئینگلیزی ئیسپانی ئەگەر براوتوان ئەم هیتفۆنی جۆم بژێنەوە سپاسیانەکەم والله بەڵێ والله زمانی فەرمی وڵاتی ئەرژەنتین چییە فەڕەنسی ئینگلیزی ئیسپانی والله زانیاریم نییە بەڵام بە فەڕەنسی بێ فەڕەنسی بێ نایگۆڕی بەرەوەڵا دەی گۆڕم ئەوە بواز و قەناعەتە کاکە والله زانیاریم نییە بەڵام با فەڕەنسا بدەی دوا وەڵام فەڕەنسی بێ بەڵێ دوا وەڵام با فەڕەن دڵنیایت ناوەڵا بە دوا وەڵام بێ دو وەڵام بێ بەڵێ باشە کاک دڵشێرەکەینە دو وەڵام سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە لە جەژن و خۆشیابی پەیوەندی دواتر سانیاخان لە دهۆک سانیاخان سڵاوی خوارد لێبێ و ئەم کاتە و باش هیوادارم هەموو کاتێکە جەژن بێ زۆر سپاس براکەمی ئەم کاتەی باش چۆنی باشی و جەژن پیرۆزی سپاس جەژن لە تۆش پیرۆز خوشکی عەزیزی من ئەحواڵتان چۆنە دەنگ و باستان لەگەڵ جەژنە زۆر سپاس بۆخوا زۆر باش بوو لای مەگەرم و گوڕ بوو سپاس بخوا یعنی سپاس بخوا لە دهۆک گەرم و گوڕ بوو بەڵێ سپاس بخوا سپاس بخوا سانیاخان لێرەوە پیرۆزبایی لە چیەکەی وەلا لە خوشک و برای مای بسلمان بەسەرخۆجدایی هەر چاپەرتی کوردستان پیرۆز دەکەم لە تاو بنەماڵی تۆ هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی خوای گەورە بکاتە مای خێر بۆ هەمومان سانیاخان پرسیارەکەمان زمانی فەرمی وڵاتی ئەرژەنتین چییە ئایا فەڕەنسیە ئینگلیزیە یا خود ئیسپانیە ئیسپانی بەڵێ ئەو کاک دڵشێر وتی فەڕەنسی تۆڵە ئیسپانی ئیسپانی دڵنیای یان هەر لە خۆتەوە باوا بێ باشە گیان سپاس بۆ پەیوەندەکە دەمیشار لە جەژن و خۆشیابی خوارد لەگەڵ بێ زۆر سپاس بۆ تۆ پەیوەندی دواتر دەگەڕێمەوە سلێمانی و لۆناخان سڵاوی خوارد دەبێ و جەژنە پیرۆز بێت سپاس بۆ تۆ لۆناخان جەژن لە تۆ و لە خانەوادەی بەڕێست و لە هەموو کەس و کارە پیرۆزەکەی
زۆر زۆر لە پێش پیرۆز بێ. لۆناخان بەڵێ پەیامی تۆ لە جەژنا چییە؟ وەڵڵا گردناوزایی و لێبوردن و دژن هەرەوەیە. ئەی هیچ کەس هەبووە لەم جەژنایە گەرنی ئازاب بکە یاخود گەرند ئازاب بکەن؟ نەوەڵا توانم یعنی لەخوا بە زیابەتە ئاسە دڵی کەس عەجەت نەیاوە. خوا بە زیادێ نەوەڵا. سپاس بەخوا هەمیشە هەر بەو شێوە بێنیتەوە و سپاس بۆ تۆ. سەبارەت بە پرسیارەکەمان زمانی فەرمی وڵاتی ئەرژەنتین چییە؟ زمانی فەڕەنسی یاخود زمانی ئینگلیزی یان زمانی ئیسپانی؟ وەڵی هەوڵما پەیوەندێک وەرگرم نایزانم ئەو پرسیارە ئاسانکاریم بۆ ناکەی. وەڵی تر ئەو سێ وەڵامی کە دامان ناوە ئاسانکاریە دوانیان هەڵێ و دانەیەکیان ڕاستە. آخر ئەزا وایە بس یعنی لە نێوان ئیسپانی و فەڕەنسی. لە نێوان ئیسپانی و فەڕەنسی؟ بەڵێ. وەڵی ترەوەیان وەڵامانی ترش و ڕاست بوو کەوتی ڕاست و هەڵەشی تایە. لەباس بە فەڕەنسی. چی بێ؟ فەڕەنسی. فەڕەنسی بێ؟ لا بە ئینگلیزی لا بە ئیسپانی. ئیسپانی بێ نایگۆڕیت؟ تەواو؟ بە ئیسپانی. با ئیسپانی بێ. باشە گیان سپاس و پەیوەندەکەتە میشار لە جەژن و خۆشیابی لۆناخان. ئەچمەوە درۆ کاکسامی بەڕێز. کاکسامی گیان ئەم کاتە و باش سڵاوی خوارد دێبێ و جەژنی ڕەمەزان پیرۆز بێ. بەخێر بووی بۆ دهۆکەم کاتت باشتر سلااو لە تۆ و جەژنێکی پیرۆز بێ کاگۆران. زۆر سپاس کاکسامی گیان. کاکسامی بارودۆخی جەژن لە دهۆکی خۆشەویستمان. الحەمدولیلا لە دهۆ لەکانی کوردستان جەژن گەرمە و گوڕە و ئینشاءڵڵا جژنێکی خۆشە الحەمدولیلا هیوادارم خۆشتری سپاس بخوا دەوڵەتبین و خۆشترین پیرۆزبایی لە هەموو خشومەیان مسلمانەکان دەکەن کوردستان و عێراق و جیهان ئینشاءڵڵا. بەڵێ کاکسامی هیچی خۆش تێوەمان باسکەی بەسەراتێک کورت شتێک. وڵی مامۆستا بەهۆی ئەو ڤایرۆسی کۆرۆنایە لەمان نەچینەتە دەرێ ئیجازە ببوورە. یعنی هیچ لەگە نەچێت دەرێ هیچی خۆش بۆ نایە وانە؟ دەرێ بێگومان. دەیەمیشار لە جەژن و خۆشیاوی کاک سامی گیان. سەبارەت بە پرسیارەکەی ئێمە زمانی فەرمی وڵاتی ئەرژەنتین چییە؟ زمانی فەرمی وڵاتی ئەرژەنتین چییە؟ فەڕەنسی، ئینگلیزی، ئیسپانی؟ بە دڵنیاییەوە ئیسپانی. بە دڵنیاییەوە؟ بەڵێ. تۆ زمانی ئیسپانی نازانی کاک سامی؟ ناوەڵە. ئەی چۆن وا دڵنیای کاکە؟ خۆ لە ئەرژەنتینیش نەژیاوی؟ ناوەڵە لە کوردستان ژیاوم. دەیتەمەند درێژبی کاکە گیان. لەگەرە مولایەک. بەڵێ بۆ بکەینە کۆتا وەڵام کاک سامی؟ بەڵێ بەڵێ کۆتا وەڵام ئیسپانی. باشە گیان سپاس و پەیوەندەکەت خوارد لەگەڵ بێ میشار لە جەژن و خۆشیابی کاک سامی گیان. پەیوەندی دواتر کاکە محەممەد لە سلێمانی. کاک محەممەد گیان سڵاوی خوارد دەبێ و کاک محەممەد سڵاوی خوارد دەبێت جەژنە پیرۆز بێت. زۆر زۆر سپاس. دەنگە تۆزە بەرز بکەیتەوە کاک محەممەد. کاک محەممەد من لێو تێ ناگەم بەڵام تۆ دەنگ بەرز کەرەوە سپاس دەکەم. هەمیشار لە جەژن و خۆشیاوی بەخوا زۆر لێو حاڵم نابم کاک محەممەد بەس پرسیارەکەت لێکم وەڵام بێتەوە سپاس دەکەم. زمانی فەرمی وڵاتی ئەرژەنتین چییە؟ فەڕەنسی، ئینگلیزی، ئیسپانی؟ ئیسپانی کاکە گۆران. دڵنیایت؟ بە دڵنیایی. باشە سپاس بۆ تۆ کاک محەممەد. هەمیشار لە جەژن و خۆشیاوی گیانەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت خوارد لەگەڵ ژیان خان لە سلێمانی. ژیان خان سڵاوی خوارد لێبێ و جەژنە پیرۆزی و هەموو کاتێکە جەژن بێ. سڵاوی خوش لە تۆ کاک گۆرانگیان جەژنیشتان پیرۆز بێ دەستخۆشی ئەم بەرنامە جوانت لێ یەکەم. سپاس دەکەین خوشکی بەڕێزی من. سپاس بۆ تۆ. لە ڕێگەی پەیامەوە چ پەیامێکت هەیە بۆ هاوڵاتیان لە جەژنە پیرۆزە لە کێیەکەی ژیان خان؟ وەڵا پیرۆزبایی جەژن لە تەواوی مسلمانانی جیهان بە تایبەتی ئەو کەناڵە جوانەی ئێوە. هیوادارین هەموو کاتێک و ساتێک تۆ جەژن بێ ئێمەش پیرۆزبایی لە تۆ و خانەوادەی بەڕێز و ماڵ ناڵتەکەی. زۆر سپاس. زۆر سپاس. ژیان خان پرسیارەکەی ئێمە زمانی فەرمی وڵاتی ئەرژەنتین چییە؟ فەڕەنسی، ئینگلیزی، ئیسپانی؟ وەڵی کارەبامان نییە منەڵم ئیسپانیشم کە چونکم دراوسێشی. ئەوە لە چی گەڕێکی وا کارەباتان نییە؟ وەڵی ئێستا هاتوومە ماڵی باوکم خایبێن. ماڵ باوکە لەکوێیە؟ لە برای مەحمەدە. لە برای مەحمەد کارەبانی بەم جەژنە؟ نەوەڵی وا بە ڕۆژوشم دایک و باوکم وا کارەبانی نانەکەیان بخۆن. ئای خایە ژیاندا کاکە ئەوە حکومەتەکەمانی تەڵی چی؟ لە جەژنە کارەبامان نایاتێ. وڵی بڵێن چی ئیسپانی باشە؟ خوای گەورە ئەوەی کە باشە
ئەوەی کە باشە ئیشەڵا باشتری کا بۆ خزمەتی میلەتە ئەوەی کە خراپە و زەرەری ئەم میلەتەیەوێ و کورە ئەوەی کە خیانەتەکە خوا ئەگە قابلی هیدایەتە هیدایەتی بە ئەگە قابلی نییە خوای گەورەها ئەڵێ تەفروت و نایکە ئامین ئیشەڵا زۆر باشە زمانی فەرمی وڵاتی ئەرجەنتین چییە فەڕەنسی ئینگلیزی ئیسپانی ئیسپانی باشە بۆ خوا نازانم زانیاریم لەسەری نییە ئیسپانی باشە لای تۆش وەڵی تۆ بڵێ باشە منیش ئەڵێم باشە دەبا ئیسپانی بێ قەینا باشە دەستە خۆشە کاکە گۆرانیان سپاس بۆ تۆ هەر بژێت سپاس بۆ تۆ خوات لەگەڵ بێ خۆشەویستانم هاوکارانی خۆشەویست مامەژەم پێدەن کە پرسیارەکەمان ئەگۆڕین بە پرسیارێکتر بەس ئەو پەیوەندی کە لەگەڵمانە چییە؟ پێم وایە جارە پەیوەندەکە سەروین خان سەروین خان سڵاوی خوا دەبێ و جەژنە پیرۆز بێ زۆر سپاس سەروین خان بەڵێ لە ڕێکەم ڕۆژی تەبعاً بەیانەکەی نانوشتی بۆ ماڵ و ناڵ حازر کردو وایە؟ دایکی حازری کردو باش ئەی چی بۆ حازرکردن چیتان خوا عافێتان بێ قەیسی و تر تەرتیبات وانە ئەڵەم قەیسی و تەرتیباتەکەیە هەمیشە هەر لە ساغ و تەندروست باش و شەڵا عافێتیشتان بێ و سپاس بۆ تۆ چ پەیامێکت هەیە لە جەژنە سەروین خان چ پەیامێکت هەیە لە جەژنا پیرۆزبایی لە چیەکەی وڵات تێناگەم بەجوانی ئەڵێم پیرۆزبایی لە چیەکەی لە جەژنا پیرۆزبایی لە سەرجەم دۆستان و هاوڕێکانی مەسەڵ سەرجەم ماڵەوە هەمیشە هەر لە جەژن و خۆشییا بن ئیشەڵا هەموو خزم و دۆست و کەس و کارە ئیشەڵا زۆر باشە سەروین خان پرسیارەکەمان گۆڕا لە سەری بەڕێستا یەکەم یارەکە گۆڕا ئەیدە چی بکەین کاکە دەسەڵات نییە دەرهێنەری بەڕێزامان پێڵەڵە گۆڕا یەکەم رادیۆ لە ساڵی چەند لە عێراق دامەزرا یەکەم رادیۆ ساڵی چەند لە عێراق دامەزرا ساڵی 1934 ساڵی 1935 ساڵی 1936 هاوکاریەکەم بکە پرسیارەکە زۆر گرانە زانیاری لەسەر یەکەم رادیۆ لە ساڵی چەند لە عێراق دامەزرا 1934 1935 1936 هەموو ساڵەکان هەر باشن ساڵی خوان زانیاری لەسەر نییە 34 بێ نایگۆڕیت دەبی گۆڕە کاکە دەی بەس 36 بێ نایگۆڕی تەواو با 36 بێ دی با 36 بێ خەینە ئیتر نازام هەڵەیەگە گاڵا بوو گەرن مازاکە نەڵی دوای نەڵی گەرنێمار پێوەیە باشە گیان سپاس بە پەیوەندەکەت هەر بژی سەروین خان هەمیشە لە جەژن و خۆشیابی سپاس بۆ تۆ ڤیلۆن خان لە سلێمانی ڤیلۆن خان ئەم کاتەی جەنابێ سڵاو و ڕێز هەمیشە لە جەژن نابیت ناوەکەم خەڵەتە ڤینۆس ببوورە ڤینۆس خان ڤینۆس خان لەگەڵ جەژنا چۆن بووی جەژنە چۆن بەڕێکرد ئەم دوو ڕۆژە زۆر باش زۆر باش بشکر میوانتان یعنی میوانی باشتان هاو دەی هیوادارن هەموو کات هەر ماڵتان پڕمیوان و ئیشەڵا هەموو کاتێکتان جەژن و خۆشی بێ ڤینۆس خان زۆر باشە ڤینۆس خان یەکەم رادیۆ ساڵی چەند لە عێراق دامەزرا 1934 1935 1936 باوکتە لە چەند؟ ئەی خۆ دەڵی چەند؟ بە قسەی باوکم مەکە بە قسەی باوکم مەکە خەی لەمەیە قەینا بەس دامۆشتی کرا بە قسەی باوکم بکەی باشە؟ دەی زۆر باش دەی هەر بژیت هەمیشە لە ساغ و تەندروست باش و لە جەژن نابیت خوا دەگەڵ بێ دادەجیان پەیوەندی دواتر کاک محەممەد کاک محەممەدیان سڵاوی خوا دەبێ وعليك السلام ورحمة الله وبركاته شلوني كاك محمد جان كاك محمد توز دنگل بري سپاس دەکەم ئێستا باشە جەژنی پیرۆز بێ کاک محەممەد سپاس بە ناوی ئەو برابەرەزانەشەوە کە لە ژووری کۆنتڕۆڵ زۆرمان تۆ بن سپاس بۆ جەنابەت کاک محەممەد جان کاک محەممەد لە جەژنا بەسەراتی چ خۆش شتێکمان بۆ بژێڕەوە ئاگاو لە جەژن نییە
لدوام مرة لە دەوام یەخوا لەش ساغ بێ چکارەی کاک محەممەد خفر یا ڕەبی لەش ساغ بێ یا ڕەبی لەش ساغ بێ هەمیشە هەر لە ساغ و تەندروست باش بێ کاک محەممەد گیان یەکەم رادیۆ ساڵی چەند لە عێراق دامەزرا ساڵی 1934 1935 1936 36 بێ کاکە زۆر جار ئەوەی کە بە دوای زۆری ناکەوێ هەڵەیە با بزانیت كان حتى من بقيت زاني يقوم جوالا يعني جبا والله ما كان يتنادى إيه ده باش غلط في قرباني وبزوج بێ قوربانە بم سپاس دەکەم هەر کاک محەممەد سپاس و پەیوەندەکەت هەمیشە لە جەژن خۆشیابی کەلسوم خان لە چەند سماڵ کەلسوم خان سڵاوی خوارد دەبێت و جەژنە پیرۆز بێت السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم جەژنی پیرۆز بێ جەژنی تۆش پیرۆز بێ خوشکی من جەژن لە چەند سماڵ چۆن بەڕێوە چوو والله من جەژن لە سلێمانی کرد ئەمڕۆ هاتوانە دەی هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی ئینشاءالله پەیامێک هەیە لە جەژنە پیرۆزبایی لە کێیەکەی کەلسوم خان بەڵێ ئەڵێم پیرۆزبایی لە کێیەکەی لە جەژنە والله پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهانەکەم بە تایبەتی کوردستان لە هەموو خێزان و هاوڕەکانمەکەم هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی خوشکی بەڕێزم زۆر باشە پرسیارەکەمان بۆ تۆی بەڕێز یەکەم رادیۆ ساڵی چەند لە عێراق دامەزرا 1934 1935 1936 35 و 36 نازانم کار بڵم وڵایتت دانەیەکیان دیاریکە وڵی زانیاریم نییە لەسەری بەس بە 1936 بێ وەکو پەیوەندەکانی ترن هیچ زانیاریم نییە 36 بێ بەڵێ جێگیری کەین وڵی تۆ زانی وڵات تۆ زانی وڵی زانیاریم نییە بۆ خوا هیچ لەبارەوە دەی باشە 36 جێگیرەکەین ترەگە هەڵە و داوای لێبوردنەکەی نا ئەستایە بەس براکە بەتوانێت بەشداری بێ زۆر بەخوا ببوو لە زۆر داوای لێبوردنەکە مەگە بە تەلەفۆنێکتر هەوڵ باس پاسەیەەکە باشە دەستان خۆش بێ زۆر سپاس بۆتە ببوورە چکە حەزەکەین زۆرترین پەیوەندی وەربگرین پرسیارەکەمان ئەگۆڕێ لە پەیوەندی کاکداناوە هەر لە چەند چماڵەوە کاکدانە جانستای خوا دەوێت جەژنە پیرۆز بێ سپاس دەکەین کاکدانە لەگەڵ جەژنە نێوانە چۆنە کاکدانە کاکدانە سەوتە زۆر کزە سەوتە زۆر کزە کاکدانە عفونی ساتۆنە ئێستا زۆر باشە فەرمووە توانی قسە بکەیت کاکدانە گیان بەڵێ گیان نێوانە لەگەڵ جەژنا چۆنە لەخوای گەورە بەزیادی زۆر باش لەخوای گەورە بەزیاد بێ باش پێشوازیت لە مانگی ڕەمەزان کرد و دواتریش باش پێشوازی لە جەژن کرد سپاس بەخوای وادارم خوای گەورە تاعەت و عیبادەتەکانی لێ قبوڵ کردبی زۆر باشە کاک زۆر باشە کاک زۆر کاک داناگیان ببوورە سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کە لە سەری پەیوەندەکەی جەناب تا گۆڕا ساڵی ببوورە ئەمین زەگیبەک مێژونووس ئەمین زەگیبەگی مێژونووس ساڵی چەند کۆچی دوایی کردووە ساڵی 1940 ساڵی 1940 ساڵی 1950 پرسیارەکە پرسیارێکی مێژوویە هەرچەندە من خۆم بۆ پرسیارەکەی پێشتر ئامادەکە ببوورە پرسیارەکەمان گۆڕا ئەمین زەگی بەگی مێژونووس ساڵی چەند کۆچی دوایی کردووە 1940 1940 1950 بەڵێ کاکە دانا جانەکەم 1940 50 50 جێگیر کەین 50 جێگیر دەکەین باشە سپاس بۆ پەیوەندەکەت کاک داناگیان هەمیشە لە جەژن و خۆشیابی سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان بووی هەمیشە لە جەژن و خۆشیابی کاک غازی غازیمان لەگەڵ لەمە سپاس هیوادارین کە بتوانێت کاک غازی پەیوەندیمان لەگەڵا بکاتەوە جەژنە پیرۆزی خۆی بکەوە وەڵامی دروستمان بداتەوە ئەم پرسیاری ئێستا کە لەسەر شاشەیە ئەمین زەکی بەگی مێژونووس ساڵی چەند کۆچی دوایی کردو 1940 1940 1950 پەیوەندی دواتر کاک عەدنان لە ئاکرێ وایە کاک عەدنان گیان سڵاوی خوارد لێبێ
الو سلام خاله طول تاي كبير كان من دانتون بس ما استغراني بره قوربان دەبم کە عەدنان گیان سڵاوی خوا لە تۆ جەژنە پیرۆز و هەمیشار لە جەژن و خۆشیاوی ولی جزمی تو تاي كبير كان من دانش پیروز بتنی هادار مستر کتوبه زۆر سپاس ئێمەش پیرۆز بەناوی کارمەندانەوە پیرۆزبایی لە تو خانەوادە و کاک عەدنان لە تەواوی دۆستان و خۆشەویستان دەکەین تا عەدنان گیان زۆر سپاس سلێمان بەڵێ کاک عەدنان بله بارودۆخی ئاکرێ لەگەڵ جەژنی ڕەمەزانە ولا باس لأخوة بزيادة جزمي في زور خوز باستالا سپاس بخوا ئەو دولة نبو لبر أوايد زور خوز بله. بسيابو کاک عەدنان چی ئەڵێ بۆ مرۆڤانەی کە لە جەژنی شایانی دڵەکان ئاش ناکەنەوە یعنی گەرن ئازایی لە یەکتر ناکەن خلاف بكن لبر خدا پیغمبر خدا صلی الله علیه وسلم فرمودن لهمود و شمات شمک گناه و تاوان و خیر و ساکه مرو برز دکریت و دلیتن تاوان خیر و ساکه کانی نشاکت و لبر اوه کسی روز لیک سلسن کیاد دەیخوای گەورە ئیشەڵا تاعەت و عیبادەتی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵکە و جەژن لە هەمولایەک پیرۆزکە ئەو بەڕێزانی کە دڵیان لە یەک عادز بووە دڵیان لە یەک ێشاوە ئیشەڵا گەر نازایی لە یەکتر بکەن و دەستی خۆشەویستی بخەنەوە ملی یەکتری زۆر باشە کاک عەدنان گیان ئەمین زەکی بەگی مێژوون و ساڵی چەند کۆچی دوایی کردووە 1947 1948 1950 بله 1948 1948 هاری کاری تو بله جێگیری کەینەوە وەڵامە کاک عەدنان جێگیری کە بله باو باوە بێ سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشار لە جەژن و خۆشەوی برای بەڕێزم سپاس دەکەم سومەیە خان لە هەولێر سومەیە خان سڵاوی خوات دەبێ و جەژنە پیرۆز بێت السلام عليكم وعليك السلام ورحمة الله وعشت برنامجك ليكم سپاس دەکەی سومەیە خان رمضان ليكم سپاس جەژن لە تۆ لە خانەوادەی بەڕێز پیرۆز بێت زۆر بەڵێ سومەیە خان بەڵێ چۆن پێشوازیت لە جەژن کرد زۆر باش زۆر باش بوو بەڵێ ئەی لەگەڵ ڕەمەزانە چۆن بووی مانگی ڕەمەزانی پیرۆز زۆر باش ئەویشتر زۆر باش بووی بەڵێ کوێشەڵە لە داهاتووش هەر زۆر باشە بیت ئینشاءڵڵا زۆر باشە ئەمین زەکی بەگی مێژوون و ساڵی چەند کۆچی دوایی کرد 1948 باشە تۆڵی باشە وەڵام من لە تۆ پرسم 1948 باشە بەڵێ ئەوە بێیابی گۆڕی بیگۆڕم وەڵا تۆ وەزانی ئەگاوکاریم بکەیت تۆ اختیارەکەم بێ بڵێ و تەواوەتر 1948 بێت باشە باوە بێ و سپاس و پەیوەندەکەت هەمیشار لە جەژن و خۆشییان دەتوانێت بەشداری بکات نەوەڵا ببوورە بۆی زۆرترین پەیوەندی وەرگرین زۆر داوای لێبوورنەکەم پەیوەندی دواتر کاک هاوکار لە سلێمانی کاک هاوکار گیان سڵاوی خوات دەبێت و جەژن پیرۆز بێ سڵاوی خوا لە جەنابێ مامۆستا گۆران کاک هاوکار گیان کاک هاوکار وابزانم هاوڕێ عەزیز و خۆشەویستم بەڵێ کاک هاوکار سڵاوی خوات دەبێ و کورە جەژن پیرۆز و هەمیشار لە جەژن و خۆشییابیت لەگەڵ توای ئینشاءڵڵا مامۆستا گۆرانی بەڕێز زۆر سپاس مامۆستا هاوکار پێناسەی جەژن لە چییە لای تۆ پێناسەی جەژن بریتیە لە چی پێناسەی جەژن نوێبوونەوەی پەیوەندیەکانە بەو شێوەی کە خوای گەورە سوبحانە وتەعالا پێغەمبەر سەرۆرمان صلی الله علیه وسلم ئامۆژگاری کردوین زۆر کەس لەم جەژنەیە تەنها سارد و سرانە نوقلەگە جیاڕێ و بێ ئەوەی کە هیچ خۆشەویستێک لە بینی یەکترا بنوێنن و گەرنازایی لە یەکتر ناکەن پێ دوایە ئەمە تەنها نقڵ بەخشینەوە جەژنەیە خۆت گەرنازایی و خۆشویستن و ئەمانە طبعا مامۆستا گۆرانی بەڕێز ئەپدەیتی پەیوەندیەکانە جەژنی ڕەمەزان جەژنی قوربان ئەبێ بە شێوەیەشی زۆر زۆر جوان پەیوەندیەکان ڕێکخینەوە ئەو کەسانی کە دڵیان گەردێگرتووە و پەیوەندیەکان ڕێکخینەوە بە جوانی و بە باشی و خوای گەورە لێمان ڕازی بێ ئینشاءڵڵا بەڵێ کاک هاوکاژیان هیوادارم کە پەیامەکەت بە دروستی بگات هاوڵاتیان سپاس بۆ تۆ هیوادارم کە هەموو کات و ساتێکت هەر جەژن و خۆشویە برای خۆشەویستی من کاک هاوکار ساڵی چەند ئەمین زەگی بەگی مێژونووس کۆچی دوایی کردووە 1948 مامۆستا گۆران دڵنیایت دڵنیام بەڵێ زۆر باشە ئەکەمە دوا کۆتا وەڵام سپاس بۆ تۆ هەمیشار لە جەژن و خۆشیاوی برای من سپاس بۆ تۆ خوات لەگەڵ بە کاک هاوکار پەیوەندی دواتر کاک ببوورە ڕێزان خان لە ڕانیە ڕێزان خان سڵاوی خوات دەبێ السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته دەستخۆشی بەرنامەکەتان لێکم
دەستخۆشی بۆ جەنابەت ڕێزان خان هەرێرەوە تا ڕانێ جەژنی پیرۆز بێ. زۆر سپاس لە ئێوە لە هەموو مسلمانانی جیهانیش پیرۆز بێ. بەڵێ ڕێزان خان ڕانیە و جەژن چۆن پێشوازیان لە یەکتر چۆن بەڕێتان کرد لەم دوو ڕۆژە؟ وەڵا زۆر خۆش و دەستێکی خۆش و بەڵام وەکو ساڵانتر نەبوو لەبەر پەتای کۆڕۆنا. یعنی ئەم ساڵ هەستێکی بۆی کۆڕۆناوە میانوشتان کەمتر بوو. بەڵێ هیوادارن کە هەمیشە لە جەژن و خۆشییا بن و خوای گەورەم پەتایە لە کۆڵ مرۆڤایەتی بکاتەوە ئینشاءالله. ئینشاءالله. بەڵێ ئەمین زەگیبەکی مێژوور ساڵی چەند کۆچی دوایی کردووە ڕێزان خان 1947 50 48 بێ؟ باشە گیان سوپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە لە جەژن و خۆشیاوی. سندوس خان لە چەمچەماڵ سندوس خان سڵاوی خوا دەبێ و جەژنە پیرۆزم هەمیشە لە جەژن نابیت. زۆر سپاس دەکەم سڵاوی خوای گەورە لە توی بەڕێز سێر کارمەندان جەژنی ڕەمەزان لەسەر بە مسلمانان پیرۆز. زۆر سپاس سندوس خان تۆ نێوانت لەگەڵ جەژن چۆنە چۆن پێشوازی دەکەت سندوس خان؟ والله الحەمدوللا بەگەربوون ڕێژی زۆرەوە هەروەکو ڕەمەزان پێشوازیمان دەکرد و الحەمدوللا دەستێکی زۆر خۆش بوو. بەڵێ هەمیشە لە جەژن و خۆشیاوی خوشکی ئەزیزی من سندوس خان پرسیارەکەمان بۆ تۆی بەڕێز ئەمین زەگیبەکی مێژوور ساڵی چەند کۆچی دوایی کردووە 1947 48 50 والله تەلەڤیزیۆنم لانیە ئیتر نازانم هاوڕێیان چیان وتووە؟ هاوڕێیان 48 یان وتووە؟ منش لەگەڵ ئام بڕۆم بۆشە؟ واللهی زۆر جار لەگەڵ زۆری ناکەویتە هەڵەوە و کەمینە ڕاستن بەڵام من ئەڵێم قەینە لەگەڵ زۆری نایە بەم جارە. یعنی ئێستا بڕۆم لەگەڵیان؟ بڕۆ قەینە ئەم جارە بڕۆ لەگەڵیان. ئەم جارە ئەڕۆم لەگەڵیان زۆر سپاس دەکەم. باشە گیان سپاس بۆ تۆ هەمیشە لە جەژن و خۆشیابی خوشکی ئەزیزم. بەڵێ کاک ڕێواز لە تەکیە کاک ڕێوازیان سڵاوی خوا دەبێت جەژن پیرۆز بێت. بەڕێزی مامۆستاگیان ئەم کاتە و باش. ئەم کاتە و هەموو کاتێک پڕ بێ لە شادی بەختەوەری. بەڕێزی سەلامت بیاخوا. کاک ڕێباس. بەڵێ. تەکیە هەمیشە پێشوازێکی باشی لە جەژن کردو ئەم ساڵی شەروا بوو. سواز بەخوای گەورە لە هەموو بڵێم جەژنێ زۆر گەرم و خۆش بوو. سپاس بەخوا کاک ڕێباس کەس هەبووە لەم جەژنەیە ئەگەر پێشتر دڵی لێشا بێ ئەم جەژنە ئاشتی بکەیتەوە یاخۆت گەر نازایی لێ بکەی. سپاس بەخوا دڵم لە هیچ کەسی نێشاوە تا ئیستاکە. سپاس بۆ خوای گەورە ئینشەڵا هەمیشە ڕوا بمێنیتەوە خوای گەورە هەموو کاتێک بکاتە خۆشی و بەختەوەری ئاسوودەیی. بەڕێزی سەلام دەڵی مامۆستای دڵم هیچ کەسی نێشاوە گەر هەموو کەسێکشم ئازا کردووە. بەڵێ خوای گەورە گەرنی تۆش ئازاکە لە ئاگری دۆزەخ. سەلامت بیاخوا بەڕێزی. زۆر سپاس کاک ڕێبازگیان پرسیارەکەمان پێم وایە گۆڕاوەیە خۆشەویستانم. لە شانسەکەمی گۆڕا نەگۆڕاوەشتا مامۆستا. کاک عادل پرسیار گۆڕاوەیە؟ پرسیارەکە گۆڕاوە ساڵی چەند سەلاحەدینی ئەیوبی قودسی ڕزگار کرد؟ ساڵی چەند سەرکردە سەلاحەدینی ئەیوبی قودسی ڕزگار کرد؟ 1187 1197 1198 ناوەساری لەسەر نەکەن 1947 و 1940 نووسراوە. چۆن کاک ڕێباس؟ 1950 نووسراوە 1948 1948 ببوورە پرسیارەکەمان نەگۆڕاوە کاک عادل؟ ببوورەوەم زانی پرسیار گۆڕاوە زۆر داوای لێبوورن لەکەم کەواتە ئەمین زەگیبەکی مێژوون و ساڵی چەند کۆچی دوایی کردووە؟ 1948 1950 1948 نایگۆڕی کاک ڕێباس؟ نابای گۆڕم 1948 کۆتاک وەڵام باشە گیان سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە لە جەژن و خۆشیابی سپاس بۆ تۆ شالاخان لە سلێمانی شالاخان سڵاوی خوان لێبێ. زۆر سپاس شالاخان جەژنی پیرۆز بێ هەمیشە لە جەژن و خۆشی بەختەوەری و ئاسوودەیی بژیت. ئامین ئەجمعین لەگەڵ زەمی مسلمانانە ئینشاءالله. شالاخان چیت بۆ ماڵ ناڵێنە ئەم جەژنە؟ وەڵاهی چۆن؟ هیچم لێ نەنا ئەم جەژنە. بۆ؟ لە خەستخانەی هیوام. خوای گەورە شفاتان بە خوای گەورە نەخۆشتان شفا بە خوای گەورە ئینشەڵا ئاڵە شفای خێر و خێراتان بۆ بنێرێ. ئامین ئێستاش کە پەیوەندیم کرد لە شانسی ئەو خان پەیوەندیم کرد لەسەر هەروێڵەکەی. خوای گەورە ئینشاءالله خوای گەورە شفای خۆی بۆ ئەو کوڕە بەڕێزت بنێرێ خوای گەورە ئینشەڵا شفا بۆ سەرجەمانان هەمووی ئامین کرد لەگەڵ دوعاکەی تۆیە. یا ڕەبی خوای گەورە شفا بۆ سەرجەم نەخۆشانی نەخۆشخانەی هیوا بنێرێ خوای گەورە ئینشەڵا شفای خێر و خێرا خوایە ژیان ئینشاءالله. ئامین خوایە ئامین یا رب ئینشاءالله. شالاخان پرسیارەکەمان ئەمین زەگیبەکی مێژوونووس ساڵی چەند کۆچی دوایی کرد؟ 1947 1948 1950 بۆ خوای هیچ معلوماتێک نییە لەسەری 48 ساڵێم.
1940 بۆ جێگیرکەم باش با جێگیر بێ شاداخان دووبارە خوای گەورە شفاتان بە ئینشاءالله ئامین خوای لەگەڵ زمین ئامین ئینشاءالله سپاس بۆ تۆ خوای گەورە ئینشاءالله شفای خێراتان بۆ بنێرە زۆر باشە پەیوەندی دواتر بوشراخان سڵاوی خوات لێبێ وعليك السلام ورحمة الله وبركاته باشی کاردۆران هەموو ڕێزەکان دەچن خۆشی لێن ئینشاءالله جەژنی تۆ پیرۆزێ بوشراخان جەژنی دایک و باوک و خۆشەویستان و برا و خوشک و کەسوکار هەمووی لەگەڵ ئێوەشە ئینشاءالله بوشراخان بەڵێ لەگەڵ جەژنان نێوانت چۆنە پێناسی جەژن لای تۆ چییە؟ وەڵام من بە شیعرێکە گەر دەرسەکە دێ جەژنی خۆم ئاراستی هەموو مسلمانانەکەم جەژنە پیرۆزی خۆم هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی خوشکی بەڕێزی من زۆر باشە پرسیارەکە لە پەیوەندەکەی بەڕێستەوە گۆڕێ بۆ ساڵی چەند سەلاحەددینی ئەیوبی قودسی ڕزگار کرد ساڵی چەند سەلاحەددینی ئەیوبی قودسی ڕزگار کرد 1970 1990 1998 ڕزگار کرد سەرکردە سەلاحەددینی ئەیوبی کەی ساڵی 1990 بەڵامەگەر هاوکاریم بکەیت وەڵا دووبارەیەکەم بۆ ساڵ 1970 1998 دەگەر هاوکاریم بکەیت 90 جێگی کەین ئەگەر هاوکاریم بکەیت وەڵام ئەڵەم جێگیری کەم دووبارەیەکەمەوە وەڵا نازان بەڵام ئەوە من لە هەولێری شەوانیم لە هەورامانەوە لە هەورامانەوە لەکوێ هەورامانەوە لە خورماڵەوە سڵاو ڕێزمان بۆ هەموو دانیشتوانی شارۆچکەی خورماڵ بەڵێ جەژنی هەموو ژیان پیرۆزکە ئینشاءالله جێگیری کەم باشە گیان سواز بۆ تۆ ئەمیشار لە جەژن و خۆشی بەختەوەریابی سروەخان لە کەرکووک سروەخان سڵاوی خوات دەبێ و جەژن پیرۆز بێ گۆران پیرۆزبایی جەژن ڕەمەزان تشریەکەم ئێمەش پیرۆزبایی لە تۆ و لە خانەوادەی بەڕێز و لە دۆستان و خۆشەویستان دەکەی سروەخان سروەخان پیرۆزبایی لە چیەکەی لەم جەژنەیە وەڵا پیرۆزبایی لە ئێوە ئەکەم بەڵێ لە خزم مسلمان لەوەی کە گەوشتی دەنگما هیوادارم کە گەرنی هەموو لاکی جازا بکەیت ئینشاءالله سروەخان ساڵی چەند سەلاحەددینی ئەیوبی قودسی ڕزگار کرد 1970 1990 والله یارمەتیم دە 1990 1990 بەڵێ یارمەتیشم دا وەڵاهی تر من ئەڵێم سێ اختیار هەیە ئەتوانی چیکەن دیاریکە 1990 وەڵاهی نازانم یارمەتیمان دا یارمەتی هاوڕێیان شداوە یارمەتی منیش بدا وەڵاهی تر اختیارێکم پێ بڵێ تۆ جارێ والله موصحوت باشا جان موصحوت باشا نوحوت والله يا ميقور والله نازانم ئەیگۆڕیان نا والله توزاني باشە کە من هەندێک قسەم کرد وڵای ئێتر ئەوێ بینێت تێبگا کە من ئەم وەڵامەیان ڕاستەیە هەڵەیە ئێستا ئەڵێم ئەیگۆڕیان نا والله تێ ناگەم واقعا ئەیگۆڕی کاکە باش ئەیگۆڕم دەبی گۆڕدەی 87 جێگیرکەین ئەیگۆڕیان نامەشیان مجربی گۆڕم یان باشە وڵی خۆتە زانی نازانم باشە حوبێ سپاس سروەخان سپاس بۆ تۆ هەمیشە لە جەژن و خۆشیابی سپاس و پەیوەندەکەت مارینمان لەگەڵا لە دهۆک مارین خان عەلەیکە سەلام و ڕەحمەت الله تۆنی باسی جەژنت پیرۆز بێ جەژن لە تۆش پیرۆز بێ خوشکی من سەلامەت بیا خەبەرێزی لە تۆ لە بنەمالی تۆ لە سەرجەم قەدر و کارمەندان پیرۆز بێ بەڕێزی بەناوی کارمەندانی کەناڵی پێیان مۆسپاسی جەناب دەکەم پیرۆزبایی لە تۆ لە خانەوادەی بەڕێز دەکەم بەڵێ مارین خان لە دهۆک جەژن چۆن گوزەرا ئێوە لەگەڵ دهۆک لەگەڵ جەژنە بینتان چۆنە وەلا لە خۆی باسیات بێ زۆر خۆش و ئارامە سپاس بۆ خوای گەورە ئیشەڵا ئارامی باڵکوشێ بەسەر تەواوی پێنج پاتنادام چەند پاچوار پاچێ پێنج پاسی گورسانە ئیشاڵڵا بەڵێ ماری خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە ساڵی چەند سەلاحەددینی ئەیوبی قودسی ڕزگار کرد 1970 بەڵێ 1970 بەڵێ ئاگرا نایگۆڕیت نەخێر کوێ دەبی گۆڕە نایگۆڕم
ده باشە دەیمەی گۆڕە و ئینشەڵا وەڵامەکەش دروستە بەس ئەگەر درستیشنەوەی داوای لێبوور نەکەین. سپاس بۆ تۆ. سپاس بۆ تۆ میشە لە جەژن و خۆشیابی خوشکی بەڕێزم پەیوەندی دواتر کاک سەقەری بەڕێز لە دهۆ. کاک سەقەر گیان سڵاوی خوات دەبێت جەژنە پیرۆز بێت. الو السلام عليكم شەوت باش کورە شەوی تۆ کورە ئێوارە و باش کاک سەقەر. گەلک سپاس چۆنی باشی ڕۆحەکەم. سپاس دەکەین کاک سەقەر تۆ چۆنی برای بەڕێزم. گەلک پیرۆز بیت. جەژن لە تۆ پیرۆز بێ لە ماڵ و مناڵ. گەلک سپاس چاول ماش دەکەم درای منی. بەڵێ کاک سەقەر. بەڵێ برام. پیرۆزبایی لە چیەکەی لە جەژنی ڕەمەزانە؟ لە هەموو هاوڕێکان. لە هەموو هاوڕێکانە؟ بەڵێ. ئەی گەر نازایی لە کیەکەی؟ بەڵێ؟ گەر نازایی لە کیەکەی کاک سەقەر؟ تێناگەی؟ بەڵێ؟ ئەڵەم تێناگەی ئەڵەم چی؟ ئەڵەم گەرنی چی ئازاکەی لە جەژنی ڕەمەزانە؟ ئەها هەموو لایەک. هەموو لایەک بێ جیاوازی. بەڵێ. بەڵێ. زۆر باشە. کاک سەقەر گیان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە ساڵی چەند سەلاحەدینی ئەیوبی قودسی ڕزگار کرد 1970 1990 بەڵێ 1970 ساڵی 1000 و چەند وەڵامەکە چەنە؟ 1970 باشە سپاس بۆ تۆ سپاس بۆ پەیوەندەکەت. ناوەکەم سەقەرە نەسەفەرە. کاک سەقەرە زانم کاک سەقەر وایە؟ بەڵێ سپاس بۆ تۆ هەمیشارە جەژن و خۆشی و بەختەوەریابی. چینای پەیوەندی کرد کاک بەختیار لە قەزای شارە زور. کاک بەختیار گیان. الو السلام عليكم کاک بەختیار گیان. السلام عليكم. باشی قوربان. هەموو کاتێکتان باش. کورە هەمیشە لە جەژن و خۆشیابی کاک بەختیار. چاوتان ماچەکەم دەستخۆشی و بەرنامە جوانتان لێزم. سپاس دەکەین کاک بەختیار گیان پەیامی تۆ لە جەژن ناچیە کاک بەختیاری بەڕێز. وڵا خۆشەویستیم هەیە بۆ مسڵمانان پیرۆزبایی جەژنی ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسڵمانانی جیهان دەکەم بە تایبەت هەرێمی کوردستان. خوای گەورە جەژن بکاتە مای خێر و بەرەکەت بۆ تۆ بۆ هەموو مسڵمانان. الله ئامین. کاک بەختیار گیان جەژن لای تۆ چۆن بەڕێوە چوو گەرم و گۆڕ بوو میوانتان هەبوو؟ خۆش بوو بەڕاستی تۆزێک گوێمان بەم نەخۆشیە نەیە. یعنی سەفەر و گەڕانی خۆتان کرد. بەڵێ هەمیشە لە جەژن نابن کاک بەختیار گیان. کاک بەختیار گیان پرسیارەکەمان گۆڕا لە سەرەی پەیوەندەکەی جەنابتە کۆتا پرسیارە ساڵی چەند بۆ یەکەم جار نەوت لە بابە گوڕگوڕ دۆزرایەوە؟ ساڵی چەند من خۆمدا نابوو بۆ سەلاحەدینی ئەیوبی ئەو پیاوە بەڕێزەی خۆشەویستەی کە لە ناومان نەما بەداخەوە بێگومان خوای گەورە ئینشەڵا سەلاحەدینیش کەمان بۆ بنێرێ. جاکوە ئینشاءالله ئینشاءالله. ساڵی چەند بۆ یەکەم جار نەوت لە بابە گوڕگوڕ دۆزرایەوە؟ 1926 1927 1928 1927 کۆتا وەڵام کاک بەختیار. ئەگەر هاوکاری بام بکەن چونکم وەکو ئەوە وابێت تۆزێک حەزمدا نابوو بۆی سەلاحەدینی ئەیوبی. تۆ ئێستا ئەڵەی چەند بام هاوکاری کەم دەی؟ من ئەڵێم 1927 منیش ئەڵێم با 27 بێ قەی ماسەکەم دەستخۆشی بەناوەجانەکەدانێت. مازاکی کاک بەختیار گیان سپاس بۆ تۆ خوا لەگەڵ بێ. کۆتا پەیوەندی وایە؟ کۆتا پەیوەندی یان پەیوەندیمان ماوە؟ بەڵێ کاک محەممەد جان سڵاوی خوات لێبێ. سپاس دەکەین کاک محەممەد گیان. جەژنە پیرۆز بێ گیانە خۆش بێ. هەمیشە هەر لە جەژن و خۆشی و بەختەوەری و ئاسوودەیە بژی کاک محەممەد جان. کاک محەممەد جەژن لای تۆ چواتایەکە گەیەنێ؟ جەژن بۆنێک مسڵمانانە و دەخوای گەورە لە دووت بۆریداناوە بۆ مسڵمانان. ئێمەش ئەبێ هیوادارم ئێمەش بێ زۆر بە گەرم و گوڕی ینی پێشوازی لێ بکەین و بەڕێ بکەین. ئەمنا بۆخوا لە هەموو گەڕەکانی هەموو شارەکانی کوردستان پێشوازی لێکراوە و بەڵای مسڵمانانە پیرۆزبایی خۆمان لە کەناڵی قیامەتین. سپاس بەخوای گەورە ئینشەڵا خوای گەورە جەژن بکاتە مای خێر و خۆشی و ئاسوودەیی بۆ هەمومان. کاک محەممەد کاک محەممەد جان تۆ کۆتا پەیوەندیت ساڵی چەند بۆ یەکەم جار نەوت لە بابە گوڕگوڕ دۆزرایەوە؟ وەڵای منش خۆم بۆ پرسیاری ئەو پیاوە بەڕێزەی گەلدی کورد و ئیسلام هاتوو پێ بوو سەلاحەدینی ئەیوبی بەپێی ناکە وەڵام 27 بێ یا 28 بێ؟ 28 بێ یا 27 بێ؟ 28 بێ یا 27 بێ؟
يبدأ بي والله من راسته قبلي أكيد لازم كاك أم جارة بيتلا مو دواي قرن ما زاكا بيستو حود يا بيستو هشت بيستو حود بيه لا بيستو حود بيه سپاس كاك محمد جان كاك محمد كوتا پەیوەندی و لەبەر نەبوونی کات سپاس بۆ بەرەزانەی کە پەیوەندیان لەگەڵا کردین سپاس بۆ هاوکارانی خۆشەویستم کە زۆر ماندوو بوون لەگەڵمان زۆر داوای لێبوردنەوە بەرەزانە شەکەم کە ئەمڕۆژ نەیانتوانی پەیوەندی بکەن ئینشاڵڵا سبەی نەبتوان پەیوەندی بکەن کۆتا ڕۆژی جەژن ناوبڕێک وەرەگرم و دوای ناوبڕێک ئینشاڵڵا وەڵامە دروستەکان ئەخوێنمەوە و تیربشک بۆ وەڵامە دروستەکانەکەم سپاس بۆیەوە حسرتي لولاك أهل ضلماي البجلوي صورتي طاهاك أهل ضلماي البجلوي صورتي طاهاك هل كردستان لا مدينة باشتو شبكة بتشرب بدلمايا لو عتري دامانيكو يشكشيتو يا عزيزي خوا حبيبي خلق وشافع روي جزاء خاکی بردار گاهی قصری قرب سرداکا گدا هر نفس نفرد لتاجی قیسر و داراکا هر نفس نفرد لتاجی قیسر و داراکا هر نکردستان لا مدينة باشتو شبكة القلب بتشرب بدلمايا لو عتري دامانيكو يشكشيتو يا عزيزي خوا حبيبي خلق وشافع روي جزاء
هەر لە کوردستانەوە یا مەدینەی پاکی تۆ شەب لە گوڵ بچنمە بەدڵوە لەو عەترەی دامانی تۆ پێشکەشی تۆ بێ عەزیزی خۆ حەبیبی خەڵک و شافیع بۆی جەزا بەڵێ دووبارە سڵاوی خوای گەورەتان لەبێ خۆشەویستانم ئەمەوێ پێشەوەی کە تویربشەکە بکەم ئەو وەڵامە ڕاستانە بۆ ئەوی بزانین وەڵامە ڕاستەکان کامێ بیان خوێنمەوە یەکەم پرسیارمان مەلا حەسەنی قازی نازناوی شعری چییە بێگومان نازناوی شعری شاهۆیە زمانی فەرمی وڵاتی ئەرژەنتین چییە بێگومان زمانی ئیسپانیە هاوکات یەکەمین رادیۆ ساڵی چەند لە عێراق دامەزرا ساڵی 1936 لە عێراق دامەزرا ئەمین زەگیبەگی مێژوون ساڵی چەند کۆچی دوای کردووە ساڵی 1940 کۆچی دوای کردووە هاوکات ساڵی چەند سەلاحەدینی ئەیوبی قودسی ڕزگار کرد 1970 ساڵی چەند بۆ یەکەم جار نەود لە بابە گۆرگۆر لە کەرکووک دۆزرایەوە ساڵی 1920 تیرمشک بۆ بەرەزانەکەی بزانین کامیانە بێنە خاوەنی خەڵاتی دووەم ڕۆژی بەرنامەی جەژنانەی کەناڵی خۆشەویستی پێیان جوان تێکی هەڵبین بۆی دوای کەس گلەی مالێ نەکاتخوا بەڵێ بۆ ناکرێتەوە کاکەم بەڵێ مەحبوبەخان لە ستێمانی بووە خاوەنی خەڵاتی بەرنامەی دووەم ڕۆژی جەژن مەحبوبەخان پیرۆزبایی لە یەکەم هیوادارم کە پەیوەندی بکات بۆ ژمارەی کە لەسەر شاشە دەرەکەوێت بۆ وەرگرتنی خەڵاتەکەی مەحبوبەخان مەحبوبە لە ستێمانیەوە بووە خاوەنی خەڵاتی بەرنامەی جەژنانی دووەم ڕۆژی کەناڵی دووەم ڕۆژی جەژنی ڕەمەزان لە کەناڵی ئەسمانی پێم سپاس بۆ ئێوە زۆر داوای لەبوورن و ڕێزانەکەمان نەمانتوانین لەبەر نمونیکات پەیوەندەکان وەربگرین ئینشەڵا سێم ڕۆژی جەژن بتوان پەیوەندەکان وەربگرن سپاس بۆ هاوکارانی زێدە ئازیزم کە زۆر ماندوو بوون لەگەڵمان سپاس بۆ یەکە پێوەکەی پەیوەندەکانی ئەوەی بەڕێز و خۆشەویست خوای گەورە تاعەت و عیبادەتی مانگی ڕەمەزان لە هەموو لایەکمان قبوڵ بکا و جەژن بێتەمای خێر و بەرەکەت و ئاسوودەیی و بەختەوەری بۆ هەمومان ئینشەڵا سبەی دێینەوە خزمەت تا ئەو کاتە بەخوای گەورەتان ئەسپێرین ماڵتان ئاوا و کاتێکی خۆش بۆ هەموو لایەک بەرنامەی جەژنی ئەمڕۆ